برا بەڕێزە کەیسێکەیە کە لە 2010 کوڕێکی لەسەر کۆمنتێک گیراوە لە ئاسایشی ڕۆژئاوایی گیراوە لەسەر کۆمنتێک باش هەفتەیەک ئەم کوڕی مەیتەکەی دراوەتەوە دەست لەگەڵ ئەوەدا پێشەلکاری بە مافی کراوە کاتێ داوای کامێرەی چاودێری کردووە لە شوێنی سجنبوونی ئەم کوڕە ئەڵێ کامێرەکە شکاوە کە ئەمە قابلی قبول نیە. کە خاتو گوڵستان فەرمووی ئەم کوڕەی بەڕێزت چۆن بووە کەیسەکەی ئەم و لەکەیە دەجی کراوە ئەو کۆمنتە چییە کە لەسەری سزا دراوە؟ دوێنی بە ئاسایشداوە لە ساز بە قسەی ئاسایش لە 2010 یەک هەفتە لە ئاسایی سزن بۆ دوای جەنازەکان داوەتەوە من مەیتەکەی بڵێن لەسەر کۆمیتێک تەمەنی 17 ساڵ بوو بەبێ ئەمر حاکم گردیان بەبێ ئەمر حاکمیش خراوە ژوورێکی ئیفرادیەوە. ئیمڕۆ من وا 5 ساڵە چاوەڕێم کردووە لە 2010 تایسە وتم بەشکەم حکومەت ئاوەڕێکم لێ بداتەوە چەند جار شکاتم کردەوە چوومەتە مەڵبەند چەند سماڵ چوومەتە لای بەڕێز مستەفا چاڵایی وتم ئاسایش کوڕەکەی منی بردەوە وا کاکە وەرە میگەنە فافیڵ تاڵەبانی ئەوەی دەمە دەسڵاتمان نییە ئاسایش پێشمەرگی خۆمی کردو من دەسڵات نییە بڕۆم پێشمەرگان خۆم بەردەم چی بۆ تو بکەم بڕۆ لە بەردەم ئاسایش خۆپیشانتان بکەم نووسێتی ژوێنی بە ئاسایش داوە. بەڵێ